باش. باشا. مم. راستي ولو شتك شرعي يعني هشتك شرعي بيه عيبني باش. زادم كرديا نازانم يعني من راستي نام ند عائلي دایک بزانە عائلەی هاوسەرەکەم هەتا ئێستا بەزاوە نەبوویمە یەکەم تەواو. هەر چەندێکە زەواجت کردووە؟ مامۆستا هەفتەیەکە تقریبا. زۆر باشە، هەفتەیەکە زۆر کەمە. من خەڵکە بووە 6 ساڵە داماوە فەقیرە، یعنی هەر کوڕ و کچن 6 ساڵە هەیە 3 ساڵە هەیە 2 ساڵە، یعنی خەڵکێکەیە هاوسەرگیری کردووە دوای 3 مناڵ سبحان الله وەی 11 ساڵە ناتوانێت، یعنی هەر وەکو خوشکوبران لەگەڵ خێزانەکەیان ناتوانێت بە هیچ شێوازێک کاری شەرعی بکات. کەواتە ئەمەی تۆ جۆرێکە لە مەس باشە، جۆرێکە لە مەس پێویستت بە ڕوقەی شەرعیە، بەڵام من خەڵتەیەکت پێڵێم، خەڵتەیەک مایکەکەت بگرە بام خەڵتەیە پێ بڵێم. خەڵتا زانی یعنی چی؟ یعنی تێکەڵە. ناڵ مامۆستا تێکەڵە. باشە مایکەکەت بگرە کاکە. مایکەم داخەم؟ بەڵێ باش. زۆر باشە کاکە گیان. 1 کیلۆ ترۆزی، طبعا ئەمە تەجربە کراوە باشە قوربانگیان، ئەمە لە خۆم نایڵم. 1 کیلۆ ترۆزی، ئەم 1 کیلۆ ترۆزیە لە عەسارە بە لەگەڵ پەرداخیە ماستە تێکەڵیکە بە هەمان شێوە لە عەسارەی بە باشە، لەگەڵ پەرداخی ئاوی زەمزەمە، لەگەڵ پەرداخی ئاوی زەمزەمە کیلۆیە ترۆزی باشە، پەرداخی جاسوڕەتی فاتحای بەسەرا بخوێنە، 7 جا ئایەت الکورسی بەسەرا بخوێنە، 3 جار قولەکانی بەسەرا بخوێنە، قل هو الله احد، قل اعوذ برب الفلق، قل اعوذ برب الناس. 2 ئایەتی کۆتایی سوڕەتی بەقەڕەشی جارێ بەسەرا بخوێنە. نوێژی بەیانیت کرد بە ناشتا باشە، بە ناشتا ئەو هەفتەیە بیخۆرەوە ئینشاء الله بە ئیزنی رب العالمین، لەگەڵ ئەوەی کەوا تەقوای خوات هەبێت و ڕوقەی شەرعی بەیانیان و ئێواران گوێ لە سوڕەتی بەقەڕە بکە و ئەستەغفیرڵڵاهێکی زۆر بکە بە ئیزنی خوا باشە بی و عەیبت نامێنێت. تەواو مامۆستا ئینشاء الله. بەس ئەوەی کە هەڵێ جملێتە مامۆستا، زۆر سوپاس دەکەم مامۆستا گوێ بیست بووم. بەس ئەوە من نەزانی ئی بەیانیان چی پێڵێن، نازانم شتێک دوت وتم بە ناشتا یعنی هیچ مەخۆ. نوێژی بەیانیت کرد، نوێژی بەیانیت کرد گیانەکەم، ئەو خەڵتەیە ئیتر ئەیکەیتە ناو پەرداخێکەوە ئەی خۆیت هەر وەکو چۆن ماستاوە خۆیت ئاوە. تاوە مامۆستا. بەس یعنی دەمەوێت معلومات زیاتر وەگرم کە پێت برێم کووە کە برا ئەوەت خواردەوە کە دوایەوە ڕوقی شەرعەکەی بەسەرا خوێنی، ئەوەت خواردەوە برای شیرینم باشە قوربان، ئەوەت خواردەوە وەکوتم بەیانیان و ئێواران گوێ لە سوڕەتی بەقەڕە ڕاگرە بە ئیتفۆن لە شوێنێکان ڕاکشیان دانیشە هەتا تەواو ئەبێ. ئەستەغفیرڵڵاهێکی زۆر کە ئینشاءالله بۆ هەفتەیە ڕزگارت دەبێ بە ئیزنی رب العالمین ئینشاء الله مامۆستا. بەس ئەگەر معلومات بێ ئەوە ئیچێ لە چێ هاتی ئەولۆ ئەو هابووە براکەم ئەمە تەجربەیە، تەجربە یعنی ئەمە شتێک، ئەمە تەجربەی کۆمەڵێ خەڵکی معالجە، معالجەی خەڵکیان کردەوە بەم شێوازە. باشە قوربان ئەوە مامۆستا. ئەوەکانی پێت گوتم خەڵدەکەت پێ گوتم ڕیکۆردم کرد، یعنی خەزم کردێت چوچیە تێگەی. زۆر سپاس دەکەم مامۆستا. بە هەر زیاتر قسە لەگەڵ ڕقمت هەیە یان نا؟ لە خزمەتام قوربان. تەواو تۆ پێویستت نەما ئینشاءالله. تەواو تاوە مامۆستا، دەست خۆش.